سەر ڕێگای هەولێر گوێڕم ئەمە نزیکەی 45 خولەک بۆ 50 خولەک لە گوندی لە گردەڕەشە و دوورە ئەمەی دەیبینن ڕێگای هەولێر گوێر کە گوندی لاجانە هەمویان هەرکین لەم گوندە دوای لە دوێنێ شەو گرژەکان ڕوویدا لە قەزای خەبات هەرکیەکانی ئەم ناوچەیە هەڵسان بە گرتنی ئەم ڕێگایە و بەدانانی تانکەر و تایە و سووتاندنی تایە لەسەر شەقامەکە لە دوێنێ شەوە جوڵەی ئۆتۆمبیلە بار هەڵگرەکان و ئۆتۆمبیلی تایبەت لەم شەقامە وەستا بوو بەڵام ماوەی چەند خولەکێک دەبێت شەقامەکە کراوەتەوە ئەمە نزیک پاڵاوگەی لاناز و کارگەی با بڵێن شیشە بەڵام شەقامەکە ئێستا کراوەتەوە دوای ئەوە کرایەوە ئەگەر ببینن ئێستا دوای ئەوەی کە چەند خولەکێک بەر لە ئێستا ئەو وێنانی بڵاو بووە نوێنەری نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان چوو بۆ لای خورشیدەرکی و خۆی چوە ماڵیان کە من بەیانی لە ماڵی خورشیدەرکی بەوەی کە هەبوو نێچیروان بارزانی بە لە ڕێگەی تەلەفۆنەوە لەگەڵ خورشیدەرکی قسەیان کرد و نزیکەی 42 خولەک گفتوگۆیان کرد بۆیە دوای ئەوە نوێنەری نێچیروان بارزانی بە ئۆتۆمبیلەکانیان چوونە ماڵی خورشیدەرکی و لەوێ قسەیان لەگەڵداکردن بۆیە مێستا قسەم لەگەڵ دانیشتوانی گوندی لاجان کردم ئەوانتیان شەقامەکەمان بۆیە کردەوە و بەڵێنی چارەسەر کێشەکانمان پێدراوە لە گوندی گردەڕەشەوە لە قەزای خەبات پەیوەندیمان پێوە کراوە کە هەرکیەکانی ئەوێ بە هەرکیەکانی ئێرانەوە شەقامەکە بکەنەوە دۆخەکە بەرەو باشبوون دەچێت ئەوا دیارە چەند بەڵێنێکیان پێدراوە ئێستاش ئەم ئۆتۆمبیلە بار هەڵگرانە لە دوێنەوە ڕێگەکان لەسەر داخرا بوو و ئێستا کراوە ئەوان ڕێگان بە ئۆتۆمبیلی تایبەتیش نەدەدا ئەمە ببینن یانی دۆخی ئێرە تەواو شێواوە لە ڕوویەوەی کە چەندین با بڵێن تانکی گەورە و هەروەها تایەی گەورانی ناوتە شەقامەکە سووتاندویان ئەم تایانە لە دوێنەوە هێنراوەتە سەرم شەقامە ئەوە گە ببینن ئەمە ئەم تانکیە گەورانەیە تانکیەکانی ئەوە پاڵی ناوتە شەقامەکە و بە تاواتی شەقامەکان داخست بوو و ڕێگەی ئۆتۆمبیلیان پەک خست بوو بەڵام ئێستا ئەو مشۆفڵانی کە لە پشتی منەوەنی پاڵاوگەی لاناسناتون بۆ کردنەوەی ڕێگاکە و دۆخەکە ئاسایبێت و هیچ هاوڵاتیەکی خۆپشاندەر لێرە بە تاواتی نەماوە هەر لە دوێنێ شەویشەوە هیچ هێزێکی ئەمنی نەهاتۆتە ئێرە بۆی کە دۆخەکەی هەورکاتەوە تەواوی هێز ئەمنیەکان لە گوندی گردەڕەشە و لە سنووری قەزای خەبات بۆی کە ئێستا هەیە چاوەڕێی ڕێکەوتن دەکرد لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و خورشیدەرکی بۆیە دۆخەکە تا ڕادەیەک ئاسایی بۆتەوە. دوێنێ شەو لە گەڕەکی پێنجی حەسارۆک لە شاری هەولێر ڕووداوێکی کوشتن هەبووە. وەکو زووم دەستمان بە کۆکردنەوەی زانیاری کرد وا دیارە ڕووداوەکە بەم شێوەیە بووە کە کەسێک کە پیشەی پۆلیسە هەستاوە بە کوشتنی کوڕاغەزووری خۆی برای خێزانەکەی کە ئەویش پیشەی کۆماندۆ بووە و دواتر هەستاوە بە بریندارکردنی خێزانەکەی خۆی و برای خێزانەکەی. کەمێک بەر لە ئێستا پەیجی کۆماندۆ لە شاری هەولێر ئەوەی بڵاو کردەوە کە کارمەندێکیان دوێنێ شەو بە کارەساتێکی دڵتەزێن جانی لەدەستداوە و پرسە و سەرخۆشی ئاراستەی بنەماڵەکەی کردووە بەڵام تاوەکو ئێستا لەلایەن هێزە ئەمنیەکانەوە هیچ زانیاریەک سەبارەت بەوە نەخراوەتە ڕوو کە ئایا ئەو کەسەی کە تاوانەکەی ئەنجام داوە دەستگیر کراوە یاخودنا و بەپێی زانیاریەکانی زووم ئەو چەکەی کە تاوانەکەی پێ ئەنجام دراوە چەکی جۆری کلاشینکۆف بووە.